فرۆشیارێکی ماسیە و لە ماوەی دوومانگی ڕابردوودا بەهۆی کەمبوونەوەی ڕێژەی ماسی ناوخۆیی و گرانی نرخەکەی هیچ بڕەپارەیەکی دەست نەکەوتووە. با پێی ئامارەکان لە کۆی زیاتر لە 100 حەوزی بەخێوکردنی ماسی لە گەرمیان نزیکەی 50 حەوزیان ئەم ساڵ بەرهەمی ماسییان لەدەست داوە. بەو پێش بە ڕێژەی 50% ئاستی بەخێوکردنی ماسی و خستنە بازاڕی دابەزیوە. کەمی ڕێژەی ماسی بە بازاڕخراویش کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی ماسی دروست کردووە. بە جۆرێک نرخی 1 کیلۆ ماسی گەیشتووە بە 10,000 دینار. من 2 مانگە دوکانم داخستووە، تازە دوکانم کردوتەوە، ئەویش بەنسبەتی ئەوەی وەکیلەکەم وتی دوکانەکەت بادانەخێت، چونکم تو معمیلەکانت ئەڕۆن ڕۆژانە تەلەفۆنم بۆکەن، وتی چەند ماسیەکەت بۆ هێنم لە حساب خۆمش بێت خەسارەکەتش بۆ بژێرم، بەڵام دوکانەکەت دامەخە. منیش بە قسەی ئەوم کردو جارێ ئەوەسە یەکەم ڕۆژمە دوکانم کردوتەوە و پشت بەخوایتر بزان چۆنە بێت. واستی خەڵک لە سەر ماسی زۆر باش بوو، بە برشایش بە 7.5 بوو. بە برشایی 7.5 بوو، بازارمان باش بوو، ڕۆژانە 50 بۆ 60 کیلۆ ماسیمان سەرفەکری، ئێستاش ڕۆژانە 5 کیلۆ ماسیش سەرف نابێت بڵێ با 10,000. سەرچاوەکانی بەخێوکردنی ماسی لە گەرمیان لە دۆخێکی خراپدان و خاوەنی حەوزەکانیش کڕیارەکانیان لەدەستداوە و زیانی گەورەیان بەرکەوتووە. من ماسیم سندە بە 8,000 کەم ڕبعێ کراسیارە چوێتە سەری بۆ من هاتە دامەتی 8,000 ڕبعێوە دوکاندار کە کوێلەیە ماسی ئەو 8,000 ڕبعە 2 مانگ بەلە ئیساکەوە 4,000 ریمیش کەس نیەسن. لەبەرەوە ئیسا حالی کوێلەیە ماسی گەرەکە دوکاندار وەلای کەمەوە بەکاڵی بیدات بە 9,000 دینار، بە برچایی بیدا بە 10,000 دینار. هۆکارەکانی پشتەم دۆخە کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاون کە بەهۆی وشکە ساڵیەوە بڕاوی پێویست لە بەردەست نییە و لەلایەکی ترەوە گرانی نرخی عەلەفیش هێندەی تر بووەتە بارگرانی خاوەن حەوزەکان. هۆکاری گرانبوونی نرخی ماسی بۆ ئەم ساڵ ئەگەڕێتەوە بۆ سەرەتا هۆکاری سەرەکی کەمبوونی ئاوی ڕووباری سیروان بەهۆی وشکە ساڵیەوە و بەهۆی ئەوەی کە وڵاتی ئێران چەندین سەدی دروست کردووە لەسەر ڕووباری سیروان، ئەمجار مەترسی لەلایەن خاوەن پرۆژەکان دروست بوو کە پار حکوومەتی هێران ڕایگەیاند کە حەوزەکان ماسی تێنەکەن و هەروە بەربوومی کێڵگەی هاوینە مەچێنن. لە هەرێمی کوردستان ساڵانە زیاتر لە 7 تا 8,000 تۆن ماسی بەرهەم دێت و پێداویستی ناوخۆیش زیاتر لە 12,000 تۆنە. 55 بۆ 60% بەرهەمەکانیش لە پرۆژە دەستکردەکان سەرچاوە دەگرێت و ئەوەی دەمێنێتەوە بە ماسی هەوردەکرا و پڕ دەکرێتەوە. شاخوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.